بەرەو دنیاکەمان. بەرجی دووەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. هەشت، زانستی کەلام. کەلام لە ڕووی زمانەوانیەوە بە مانای وتە و زمان و قورئانی پیرۆز و ئەمر و نەهیەکانی خوای گەورە دێت. مانای دەستەواژەکەیشی بریتیە لە کۆی ئەو زانیاریانەی کە ئامانجیان بەرگریکردنە لە سیستەمی بیر و باوەڕی ئیسلامی لە ڕێگەی بەڵگە عەقلی و نەقلیەکانەوە و پاراستنی ئاراستەی بیرکردنەوەی ئیمانداران و بەرپەرزدانەوەی ئەو گومان و دوودڵیانەی کە جاروبار بەرامبەر بە ئاین و ڕوژێنراون، یاخود گریمان دەکرێت لە داهاتوودا بوو ڕوژێنرێن و پارێزگاریکردن لە ڕاستیەکانی ئیسلام لە چوارچێوەی سوننەتی پیرۆزدا لە بەرامبەر کۆمەڵێک تەوژمی فەلسەفی هەڵا. بەواتایەکی تر، زانستی کەلام بریتیە لە کۆی ئەو دەستور و یاسا نەزەریانەی لەمەڕ زانست و مەعریفەت و هەریەک لە ئوسوڵی دین و قورئان و سوننەت دەبەستێت بەیەکەوە. ئەم دەستورانە هەر لە کۆنەوە لەلایەن زۆرێک زانا و بیرمەند و فەیلسوفی مسلمانەوە کراون بە کتێب و لە حوجرەکاندا کە قوتابخانەی جاران بوون خوێنراون. هەندێک لە بیرمەندان و زانایان تەنها لە چوارچێوەی قورئان و سوننەتدا ماونەتەوە و ڕای فیکری خۆیان لە بابەتێکی دیاریکراودا نەخستوەتە ڕوو. بەڵام هەندێکی تریان کێشەیەکیان نەبینیوەتەوە لە ڕوونکردنەوەی گوفتاری خوا و پێغەمبەر بە بەڵگە جۆرا و جۆرەکان و دەوڵەمەندکردنی بە عیرفان و فراوانکردنی بابەتەکە بە کەرەستەی تەسەوفی و فەلسەفی. نەکەر کێشەیەکیان تێدا نەبینیوەتەوە، بەڵکو سەرقاڵبوونیان بەمەوە بە خزمەتکردنی دین ئەژمار کردووە. هەرچەندە کرانەوەیەکی بەم جۆرە ڕێی بۆ هاتنە ناوەوەی هەندێک شتیلار و چەوتی پاشماوەی میراتە کۆنەکان خۆش کردووە بۆ ناو سیستەمی بیر و باوەڕی ئیسلامی، بەڵام دوجار ئەوەش حەقیقەتە کە ئاسۆی گەورەتر و فراوانتری بەڕووی مسلماناندا کردووەتەوە. ئەوەندە هەیە ئێمە لێرەدا نامانەوێت مشتومڕی لایەنە باش و خراپەکانی زانستی کەلام بکەین، بەڵکو تەنها دەمانەوێت ئەوە یادی خۆمان بخەینەوە کە ئەم زانستە سەرچاوەیەکی چەند فراوان و بەپیتی میراتی کولتوریمانە و بەنیاز نین دەرگا لەسەر مشتومڕی نوێ بخەینە سەرپشت. 9 و 10 و 11 نەریت، عادەت، هەڵسوکەوتە باوەکان. نەریت بریتیە لەو عادەت و حاڵەت و هەڵسوکەوتانەی کە لەلایەن مرۆڤەکانەوە قبوڵکراون و خەڵک بە گشتی پەیوەندیان لەگەڵ گرێداون و گرنگیان پێداون و پێچەوانەی عەقڵ و سروشتی ساغی مرۆڤ و ئاین نین. فەقیهانی مەذهەبی حەنەفی بە شێوەیەکی جیاوازتر پێناسەی دەکەن و دەڵێن بریتیە لە کۆی ئەو حاڵەت و ڕەوشتانەی کە لە ڕوانگەی عەقڵ و شەرعەوە بە جوان و باش دەزانرێن و ژیری تەندروستیش بە شتێکی خراپیان نازانێت. جیاوازیەکی جددی هەیە لە نێوان نەرید لەلایەک و عادەت و هەڵسوکەوتە باوەکان لەلایەکی دی. چونکە نەرید هەموو ئەو کردار و هەڵسوکەوتە باشانە دەگرێتەوە کە لە ڕابردووەوە بە میرات ماونەتەوە، بەڵام عادەت و ڕەفتارە باوەکان لەوانەیە هەندێک جار شتانی باش نەبن. هەر لەبەر ئەم هۆکارەیە کە دەڵێین عادەتی باش و عادەتی خراپ، یان ڕەفتاری باوی جوان، ڕەفتاری باوی ناشیرین. بەڵام لە حاڵەتی نەریددا جیاکاریەکی لەم شێوەیە ناکەین. هەروەها نەرید گفتار و ڕەفتاریش دەگرێتەوە، وەلێ عادەت و هەڵسوکەوتە باوەکان تەنها لە سنووری ڕەفتاردان. جگە لەمەش عادەت و هەڵسوکەوتە باوەکان لایەنێکی پەیوەندیداریان هەیە بە عەقڵی لە کارکەوتووەوە. لەم ڕووەوە بریتین لە قبوڵکردنی تەواوەتی هەموو شتێکی ڕابردوو لەسەر چاولێکەری بەندن. قورئان لە زۆر شوێندا ڕەخنە لە تێگەیشتنێکی لەم جۆرە دەگرێت و لەسەر زمانی ئەمانەوە دەفەرموێت إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون. ئێمە باو باپیرانی خۆمان بینی و پابەندی بیر و باوەڕێک بوون، بێگومان ئێمەش چاو لەوان دەکەین و پەیڕەوی ئەوان دەکەین. وەک دەبینرێت قورئان لۆمەی لاسایی و چاولێکەری کوێرانە دەکات، بەڵام نەریت هەمیشە لە ژێر ناونیشانی ئەلمەعروفدا
فەرمانی ڕەچاوکردنی دەدرێت یان بەلایەنی کەمەوە بەرز دەنرخێنرێت. ئێمە لێرەدا لە ڕووی یاساییەوە باسی ئەو نەریت و عادەتانەمان نەکرد کە دەبن بە بناغی هەندێک دەستور و یاسا، بەڵکو تەنها ویستمان ئەوە یاد بخەینەوە کە نەریت بەڕەهایی و عادەت و هەڵسوکەوتە باوەکانیش بە شێوەیەکی سنووردار یەکێکن لە سەرچاوە گرنگەکانی میراتی کلتوریمان. ئەجینە هەر یەکێک لەم بابەتانە بەلایەنی کەمەوە نامیرکەیەک یان وتارێکی دوور و درێژی دەوێت. ئەمەش هەم توانای ئێمە و هەم توانای ئەم وتارە دەبەزێنێت. ئەوەی کە تا ئێرە و لە دووتوێی وتارێکی کورددا هەرچەندە بابەتەکەمان تابڵی تەسک کردەوە و تەنانەت لە هەندێکیان تەنها بەهێنانی ناو و پێناسەی باسەکە وازمان هێنا، ئاماژەمان بۆ کرد هەوڵێک بوو بۆ بیرخستنەوەی سەرچاوەکانی میراتی کلتوریمان و ناوەڕۆکەکانیان. لەم نێوەندەشدا پەنجەمان خستە سەربوونی پەیوەندیەکی جددی و زیندوو لە نێوان ئەو سەرچاوانەی میراتی کلتوریماندا کە بەڕواڵەت لە یەکتر جیاوازن و خەسڵەتێکی دیکەی تایبەت بە خۆمان هێنایەوەیات. لەم ڕێڕەوەشدا ئەو پەڕی هەوڵی خۆماندا بۆ خۆ بە دوورگرتن لە شوێنکەوتنی هەندێک فانتازیا و گرنگێکی زۆرماندا بە نەکەوتن بۆ ناو باوەشی هەندێک شتی دەستکرد و هاوشێوەکانیان و سەرنجی خۆمان تا ئەندازەیەکی زۆر لەسەر لایەنی مەعریفی بابەتەکە چڕ کردەوە و هەوڵماندا پەیوەندی نێوان بوارە جیاوازەکانی میراتی کلتور و جیهانبینیمان بەیاد بهێنینەوە لەسەر بنەمای ئەوەی کە یادخستنەوەی هەموو ئەو بابەتانە شتێکی پێویست بوو. چەند لە دەستمان هات باسەکەمان کورت کردەوە و بەڕوانینێکی گشتی تەماشامان کرد و ڕوونکردنەوەی وردەکاریەکانیشمان بەجێ هێشت بۆ فیراسەتی پسپۆڕەکان. لەوانەیە لە داهاتوودا ئەگەر تەمەن ڕێگەیدا لە جێگایەکی تردا ڕوونتر لەسەر ئەم بابەتانە بوەستین، بەڵام لە ئێستادا لە ڕێگەی چەند دڵۆپێکەوە ئاماژەمان بۆ دەریاکان کرد و بەمەندەش وازمان هێنا.